ان شاء الله ان يكون مرحب لانه بهێڤیە خودێ جێ دڵخواشیەیە و هەر چاوەبا سەرکردایەکی کورد دیارە ئەگەر دەدەمە بوریدە پرسکرێک هەبوو بنجی بهێڤیە خودێ بخێر و ئاشتیە بداوی دبن و پروسەیە سیاسیجی بە ئاوایەکی برێڤە دچێک و دبەرژەوەندیە عێراقی دەبە نەرینامە بۆ هاتنا مەسعود بەرزانی خێر دبینن بهێڤیە خودێ یەکەم جار ئەمن و ئاسایشێ دخوازن هاتناوی یاڤێ دەرێ بسوودە بۆ عێراقیان تشتا چوو و divê em ropelekeno vekin. نێرینا من لەسەر هاتنە مەسعود بەرزانی بۆ بەغدای یەکەم جار بەخێر هاتنە وی دکن ئەڤ نا دیرۆکە و ئەم نکارن دناوبەرە شەڤ و ڕۆژێکێدا وێ دیرۆکێ جێ ببن پشت بە خودێ پێشوازیکردنا مەسعود بەرزانی لە بەغدای جهێ دڵخۆشیەیە بنێرینە من ئا تایبەت ئەو کێشێ و پرسکرێک بە دەربازبوونە دەمێرە چارەسەر دەبن Tişta derbasbûyî de qewmî hinekî negatif bû. Bi saya Xwedê em ê vê jî derbas bikin û di berşandiyê Iraqiyan de be. Ji ber Iraq li ser hemû tiştî re ye tişta çû mir. Bi saya Xwedê pirsgirêk çareser dibin, ger hemû jî nebin hino çareser dibin.